پاداشتی کاری چاکە بێگومان چاکەیە. ئەنیمێشنی ژەمێکی معریفی بۆ هەموو تەمەنێک ناکرێت تۆ بینەری ئەو ئەنیمێشنە ببیت و گۆڕانکاریەکی گەورە و باش ئەرێنی لە تۆدا دروست نەکاتن. بۆیە یەکێکە لە باشترین ئەنیمێشنەکان جا چیرۆکەکەی لە سەدەی 19م لە نەرویج بەڕێوەبەری گشتی پۆستەی شانە کوڕە تەمبەڵ و خراپ و خۆویستەکەی جێسپەر لە ئەکادیمەی پۆستەی شانە ناونووس دەکات، بەڵام جێسپەر بانقەست نۆماک بە تەمبەڵی و خۆپەرستی ڕاینان دەکات بە مەبەستی ئەوەی بگەڕێتەوە بۆ ژیانە شاهانەکەی. بۆیە ئەوەش باوکی زۆر تووڕە دەکات و ناچار جێسپەر دەنێرێتە دوورگەیەکی دوورە دەست لە باکوور بە ناوی سمێرنسبێرگ بۆی لەوێ نووسنگەیەکی پۆستە دابمەزرێنێت و لە ماوەی ساڵێکدا 6,000 نامە بنێرێت. ئەگەر سەرکەوتو نەبێت لەو ئەرکیدا ئەوە لە میراتی خێزانی بێبەش دەکرێت. جەسپەر دەگاتە دوورگەکە و وەشۆک دەبێت کە دەبینێت ئەو ناوچەیە لە دوو بنەماڵە پێکاتەوە، دوو بنەماڵە کە بەرداوام دژی یەکتر شەڕ دەکەن، دوو بنەماڵە کە ڕقێکی تەواویان بەرامبەر بە یەکتر هەیە و هەمیشە ناکۆکن. جا هەفتەیەک مانەوە لەو شوێنە جەسپەر تێدەگات کە ئەرکەکەی زۆر لەوە قرسترە کە بیری لێ دەکردەوە، چونکە و خەڵکانی هیچ گرنگیەک بە نامەنووسین نادەن. ئەوەی گرنگە بەلایەنەوە تەنیا شەڕکردنە دژی یەکتر. لە کاتێکدا جەسپەر تاو ناومێت دەبێت، خانوویەکی دابراو لە دەرەوەی شارۆچکەکە دەدۆزێتەوە کە پڕە لە یاری منداڵانە و دارتاشێکی بەتەمەن و گۆشەگیر بە ناوی کلااوس تێدا دەژیتن. دوای ماوەیەک جێسپەر و کلااوس دەبنە هاوڕێ و یارمەتی یەکتر دەدەن تاوەکو ئەو ناوچەیە بە تەواوەتی بگۆڕن و پاچی بکەنەوە لەو ئاژاوەی کە ماوەی چەندین سەدەیە لە نێوانیاندا بوونی هەیە. شارۆچکێکە کە کەس گرنگی بە نامەنووسی نادات، کە ئەسڵەن کەس حەز بە هاوکاری یەکتر هاوڕێتی یەکتر ناکاتن. ناوچەیەکە شوێنەکە لەسەر ڕق و تۆڵەسەندنەوە بنیاندراوە. جا هاتنی جێسپەر و هاوڕێتی لەگەڵ کلااوس تاوای ئاراستەی ڕووداوەکان دەگۆڕێتن. جا ئەو ئەنیمەشنە بەجددی هەموو دیمەنێکی زۆر تایبەتە و هەموو دیالۆگەکی پڕە لە وتەی جوان کاریگەر زۆر بەنرخ بۆ بینێت. جا لە سەرەتاوە زۆر بە جوانی دەست پێ دەکاتن، نیشانمان دەدات کە ئەو گەنجە خۆپەرستە جێسپەر لە چ بارودۆخێکدایە، گەنجێکی لوودبەرز و خۆپەرست و تەمبەڵ لە کەمپێکدایە بۆ ڕاهێنان و فێرکردن، بەڵام لە ناکوخێکدا فەرمان دەکات بۆی ئەوەی باوکی دەسەڵاتی هەیە خۆی بە شایانی ئەوە دەزانێت کە هیچ نەکات. بۆیە باوکی ناچارە بۆ ئەوەی کوڕەکەی لەو بارودۆخە بێ بەرپرسیارەتی و خۆپەرستی و خراپ و تەمبەڵی دەربێنێت و بینێرێتە دوورگەیەکی دوورە دەست بۆ ئەوی وانەیەکی فێر بکات کە بیر بکاتەوە، کە تێبگات کە ژیان تەنیا ئەو شتێنێک کە ئەو بیری لێ دەکات. و جا بۆچی پێویستە ئەو ئەنیمێشنە سێ بکەیت، چونکە وانەیەکی زۆر گرنگی تدای بەتابەتی نیشانمان دەدات کە چۆن گەورەکان بە ئاسانی دەتوانن ئەو ڕقکینە و بیرکردنەوە خراپە و نەرێنیانەی کە هەیتیان چۆن بە ئاسانی دەتوانن بۆ منداڵەکانیان بگوازنەوە. جا چیرۆکەکەی بەجددی زۆر بە جوانیتیشی دەخاتە سەر بابەتەکانی خۆشەویستی، مێرەبانی، ڕق، تۆڵەسەندنەوە، خۆپەرستی، کاریگەری پەروەردەکردن، لە هەمووشی گرنگتر یەکتر قبولکردن، چونکە ئەوەی وای کرد دوورگەکە ئەو گۆڕانکاری گەورەی بەسەردا بێت و ئەوەی وای کرد هەموو پۆستە چیەکە خۆی بگۆڕێت، کەسایەتی خۆی بگۆڕێت و هەموو شارۆچکەکە بەتەواتی بگۆڕێت و هەمیش ئەرکەکەی تەواو بکاتن. چاکەکردن و یارمەتیدانی یەکتر بوو، چونکە عادەتی چاکەکردن و یارمەتیدانی ئەوانی تر عادەتێکیە کە بەر لەوەی ئەوان خۆت دڵخۆش دەکەیت. جا باوکی نردی بۆ دوورترین شوێنی دنیا بۆ ئەوەی فێر بێت و وانەیە فێر بێت و گەورە ببێت، بەڵام ئەو نەک تەنیا فێر بوو بەڵکو توانی خۆی بگۆڕێت، توانی شارۆچکەیە بگۆڕێت، دوورگەیە بگۆڕێت کە چەندین سەدەیە پڕە لە ڕق و تووڕەی و تۆڵەسەندنەوە و شەڕ، بەڵام ئەو هات هەم خۆی گۆڕی و هەمیش ئەو دوورگەی پاکردەوە لە ڕقەوە گۆڕی بۆ خۆشەویستی و پێکەوەژیان. جا لە کۆتاییدا ئەو ئەنیمێشنە لە پێمان دەڵێت هەموو شتێک وەک ئەوە نییە کە دەردەکەوێت، زۆرجار ڕوخساری دەرەوە هەڵخەڵەتەنێرە، بۆیە گرنگی تەنیا بە دیوی دەرەوەی شتەکان مەدە. سەرەتا جێسپەری پۆستەچی وای دەزانی کلااوس کەسێکی درڕندا، کەسێکی خراپەکار و بکوژە، بەڵام کاتێک تێکەڵی بوو، کاتێک بوو بە هاوڕێی ڕێک پێچوانی ئەو شتە بوو کە بیری لێ دەکردەوە. بۆیە سەرەتای هەموو شتەکان زۆربەی جار هەڵخەڵەتێنەرە. جا ئەنیمەشنی کلااوس کە لە ژانەری سەرکێشی کۆمیدی لە دەرێنانی سێرجۆ پابلۆس لە سال 2009 لەسەر تۆڕی نێتفلێکس بڵاو کردەوە. جا بەجددی ئەنیمێشنێک بە هەموو پێوەرێک زۆر باشە، دەنگ لەو ئەنیمێشنە زۆر باشە و کۆمیدەکەی لە ئاستێکی زۆر باشدایە، ڕووداوەکان زۆر خێرا ڕوو دەدەن. بۆیە بە هەموو پێوەرێک یەکێکە لە باشترین ئەنیمێشنەکان کە پەیامێکی زۆر گرنگی تدایە. وەکو سەرتا باسم کرد هەموو دیمەنێکی تایبەتەوە و هەموو دیالۆگێکی پڕ لەوانەی جوان و بەنرخ، بۆیە پێویستە بینەری بێت. نازانم ئێوە بینەری ئەو ئەنیمێشنە بوون کە چە ساڵێک پێش ئێستا بڵاو بۆتەوە یاخود وەکو من
غەدرتان لە خۆت کرد و هاتە ئێستا بینەری نەبوونجا ئەو ئەنیمێشنە بەجددی لەلایەن هاوڕێکی خۆشەویستی کەناڵەکە کە بەردەوام بە فیلمی باش بە چیرۆکی باش بۆم پێشنیار دەکاتن ئەوەش لەسەر داوای ئەوە لێرە و دەستخۆشی لێ دەکەم میوادارم ئێوەش بەردەوام فیلمی باش ئەنیمێشنی باش و زنجیرەی باش و هەر شتێک پەیوەندی بە سینەماوە هەیە کە لە ئاستێکی باشە و شایانی بینینە بۆمی پێشنیارکەن جا ئەگەر سەرنجێک تێ دەربای ڤیددیۆکۆ فیلمەکە لە کۆمنت بینوسەوە ئەگەر بینەریشی نەبوویت هیوادارم بینەری یەکێک لە باشترین ئەنیمێشنەکان بی کە بەجددی کاتێک بینەری دەبی گۆڕانکارێک لە تۆدا هەڕوو دەدا بەلایەنی ئەرێنی بۆیە پێویستە بینەری بێت تا ڤیددیۆکی تر و فیلمێکی تر و خوێندنەوەی تر دێمەلاتان هەر لە خۆشی دابن ئاسوودە بن.